حکوومەت عێراق لەسەر هەمان بابەت هەش بیری نوێی نەوتی لە سنووری خانەقین لەداوە سەبارەت بە زیادبوونی پێشەلکاریەکانی ناوچە کوردستانەکان بەڕێز عەبدوڕەحمان دکتۆر عەبدوڕەحمان دەروێش پسپۆڕی نەوتمان لەگەڵا بێت. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر بەخێر بێن. دکتۆر ینی عێراق و هەرێمی کوردستان هەر بیری نەوتێکی نوێ لێ بدرێت دەبێت عێراق و هەرێمی کوردستان بەیەکەوە بەڕێ بێن بە پێی یاسا بە پێی دەستوور. باشە چۆن ئەکرێ عێراق خۆی بەتەنیا بیرە نەوت لێبا و خۆشی بەتەنیا بەڕێوی با بەبێەوەی کە هەرێمی کوردستان ئاگادار بێ. ئەمە یاساییە؟ نەخێ یاسایی نییە. لە ڕاستیدا ئەو کارانەی کە حکوومەتی عێراقی ئەنجامی دەدات وەکو ئاماژەتیشدا بەڕێزێت وەکو هەموو ئەو پسپۆڕان و ئەوانەی کار دەکەن لە بوارە بە جوانی دەزانن کە حکوومەتی عێراقی بە هیچ شێوازێک پابەت نابێت بە بنەما دەستووریەکان. لە ڕاستیدا ئەوان کار دەکەن لەژێر شێوازێکی شرۆڤەکاری تایبەتی خۆیان بۆ مادەی 111 دەستور کە دەڵێ نەوت و غاز مڵکی هەموو هاوڵاتیانی عێراقا لە هەرێم و پارێزگار جیاوازەکان. ئەوانیش وا پێشانی دەدەن کە خۆیان خاوەنی ملەتانی عێراقن بە هەموو پارێزگا و هەرێمەکانی. ئەمەش لە ڕاستیدا جنایەتێکی گەورەیە لەسەر بنەمای دەستوری لەسەر بنەما یاسایەکان، چکە بە هیچ شێوازێک بە هیچ کاتێک حکوومەتی عێراقی ناتوانێت بێتە خاوەنی هەموو دانیشتوانی عێراق و بێتە خاوەنی پارێزگا و هەرێمەکان. لە ڕاستیدا خەت دانیشتوانی پارێزگاکان و دانیشتوانی هەرێمەکانیش ئەوانش دەسڵاتی شەرعی خۆیان هەیە پێی هەڵبژاردن و بەبێ بنەمای یاسایی و دەستوری دروست بوونا و بەرژەوەندی جیاواز هەیە. هەر دانیشتوانی ناوچەکان بەرژەوەندی تایبەتیان هەیە بەپێی دەستور بەتایبەت مادەی 112 و 115 ئەو پشتانە بە جوانی بەڕوونی دانراوە ڕێکخراوە لە هەمان کاتیشدا هەر خودی دەستوریش ڕێگا بە حکوومەتی عێراقی نادا خۆی بکاتە خاوەنی پرۆسەی تەنانەت بەڕێوەبردننی نەوت و غازیش، چونکە هێشتا یاسای نەوت و غازی دەر نەکردووە. بەداخەوەیش چون لە ڕێگای محکەمەکەی خۆیانەوە محکەمەی سەوەری خۆیانەوە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانیان هەڵۆشاندەوە کە نەدەبوایە لە کوردستانە بەو یاسایە بەو بڕیارە ڕازی بوایەن، چونکەوەی یاسایە بە پێی بنەمای دەستوری دانراوە و بە پێی هەموو ڕێکارە تەشریعەکانی دەرکردنی یاسای پێوەی دیارە نەدەبوو هەڵبۆشێتەوە و نەدەبووش ڕازی بێت بەم کارە. بەڵام بە هەموو حاڵەتەکان حکوومەتی عێراقی کە کاتێکیش دێت ئێستا مەلەفی نەوت و غاز بە تەواوەتی دەگرێتە دەست و پەل داوێژێ لە ناوچەکانی مادەی 140 ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەو کارە دەکات. ئەمە لە ڕاستیدا کارەساتێکی یەکجار گەورەترە، چونکە ئەمە لێرە مادەیەکی دەستوری تریش پێشێل دەکات کە مادەی 140 کە بە هیچ شێوازێک نەدەبوو. هەر زۆر باشە ئەم هەموو مادە دەستوریە لە یەک کاتە پێش لەسەر مادەی 140 بۆکەین. بەڵام پرسیارێک ئایا ینی چۆن لە ڕووی یاساییەوە ئەکرێت ئەمە بوەستێن حکوومەتی عێراق ڕابجی لێ قبوڵ نەکرێت بە پێی یاسا؟ هیچ لە ڕاستیدا حکوومەتی عێراقی بە پێی یاسا کاری نەکردووە و دیارە بە ئەنجهیەتی قووەت هێز ئەو کارە ئەنجام دەدا و دەیەوێت بیسەڵمێنێت کە تەنها حکوومەتێکی مرکزی لە عێراق هەیە و دەیەوێت لە ڕووی واقعی و بیکاتە دیفاکتۆ کە فیدرالیەت نەماوە و بۆ ئەوەی شەکار دەکات لە ناو خۆدا و لە دەرەوەی وڵاتیشدا. بەداخەوە دیارە هەندێک کۆمپانیای دەرەکی کە نەدەبوایە ئەوانە لە ڕازی بوویان بەو کارە دیارە لەبەر بەرژەوەندی خۆیان و ڕێککەوتن لەگەڵ دەوڵەتێکی هەرێمی وەکو ئێران هاتوونە لەو ناوچانە کارەکانیان ئەنجام داوە بە تایبەت کۆمپانیای جیجۆتی سینی و کۆمپانیاکانی ئیماراتی. بەداخەوە ینی دەبوایە دەکرێتیش حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕووە پەنابەرێتە بەر چەندین بنەمای یاسای نێودەوڵەتی و قسەیش لەگەڵ کۆمپانیەکانیش بکە و قسەیش بکرێت لەگەڵ حکوومەتی هەرێمە و پەنابرێتە بەر یاساش بۆ ئەم کاتانە هەرچەندە دادگاکانی عێراقی لە ڕاستیدا دادگان پەیوەندیدان بە دەسەڵاتی عێراقی لەنێت بە یاساکانی عێراقەوە بۆیە هەرچەندە هیوان نییە بەوەی کە ئەوان بە پێی بنەمای دەستوری بڕیار دەکەن. بەڵام لە ڕاستیدا ئەمە ئێستا لە خەم و بەرپرسیارەتی دەستە بژێری سیاسی کوردستانین کە بتوانن کار بکەن بە هەموو شێوازێکی یاسایی و سیاسی و تەنانەت پەنابەرن بۆ چەندین ڕێکاری دیکەش بۆ ئەوەی ڕێگری بگرن لە بەردەم ئەم
تەوژمە هێرشکاری کە ئەنجامی دەدات و دەیەوێت دۆخی دیفاکتۆ لە ناوچەکانە بگۆڕێت و تەواو پێشێدی هەموو بنەما دەستوریەکان بکات و ڕێگان نەدا و بنەما دەستوریانە جارێکی تر جێبەجێ بکرێن. دیارە ڕژێمی عێراقیش باڵێ بەتایبەت ئەم حکوومەتی عێراقیە کار دەکات بۆ دانانی واقعەیەک لە دوایی کاریش بکات تەنانەت ئەو مادە دەستوریانەش کە ئێستا ئەو فرامۆشیان دەکات و پشتگویان دەخات واتە بیان گۆڕێتەوە بە مادەی دەستوریەکی دیکە کە تەواوی بەرژەوەندەکانی خۆیانیان تیا جێبەجێ بکات. زۆر باشە دکتۆر، ینی نەبوونی یاسای نەوتوغاز تا چەند هۆکارە بۆ ڕوودانی ئەم ڕووداوانەیە؟ زانی خۆی دەبێت یەکەم پرسیارمان ئەوە بێ ئەوان بۆچی ڕێگان نادەن یاسای نەوتوغازە بێ بۆ تقریباً 20 ساڵە تێپەڕ بۆ زیاتریش. دەستور لە ساڵی 2005ەوە جێگیر بووە، دەستورێکی هەمیشەیی عێراق ئێستا ئێمە 2025ەوە 20 ساڵە 20 ساڵ نەیان توانیوە واتە نەیان ویستووە، 20 ساڵ نەتوانی یاسا دەرکەی واتە نەیان ویستووە یاساکە دەرکەن، چکە ئەوان لە ڕاستیدا هەموو ئەو پسپۆڕانی لە بواری یاسا و لە بواری زانستە سیاسیەکانەوە بە جوانی دەزانن کە ئەمە دەیانەوێت خودی دەستور بگۆڕن نەکو یاسا بەپێی دەستور دابنێن. واتە ئەمان خۆیان نیان هێشتۆ یاسا دامرێ ئەوان دەیانتوانی لە ڕووی دەستوری زۆر باشە لە ڕووی یاسایی عێراق خۆی پابەندامێ بە یاسا و بە دەستور و بە دادگاوە. ئەی چۆن نەکرێ ینی عێراق ڕابگیرێ لە ڕووی یاسایی و دەستوری چۆن نەتوانێت؟ ئیتر ئەمە ئەزانی چۆنە ئەمن باسی ئیسا ئەزانی ئەو کاتە دەبێت سەرکردایەتی سیاسی و نخبەی سیاسی و ئەو دامە و دەستگا یاسایی و سیاسی و تەشریعەیە کە هەمانە لە هەرێمی کوردستان دەبێت ئەو کاتە پلانێکی استراتیژی جودا دابنێت و کار لەسەری بک بۆ ئەوەی بتوانێت ئەم دۆخە ڕابگرێت و ڕێگانەدا بەو شێوازە کار بکرێ. ڕەنگە ئەوە لە ناو با بڵێن من نەتوانم ئەو کارە وەکو ئەکادمیەک ئەو کارانە پێشنیار بکەم یان کاری لەسەر بکەم. ئەوە کارێکی دەستە جەمعی سەرکردایەتێکی سیاسیە ئەی بێتە و دەستگای تەشریعی و سیاسی و تەواومان هەیە لە کوردستانە ئەوان ڕەنگە بتوانن ئەو کارە ئەنجام بدەن و دەبێ ئەوانیش ئەنجامی بدەن. لە ڕاستیدا ئەوە پەرپرسیارەتی سەرکردایەتی سیاسیە بە هەموو لایەکەوە. بەڵێ بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان دەروێش پسپۆری نەوت سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر.